دیارە ئەمڕۆ پرۆژێکی زۆر جوان پرۆژێکی تایبەت کە بۆ بێزکردنی بانکی زانیاریەکانی خوێندکاران پرۆژەی دابشکردنی 100,000 کتێب بۆ ناوەندەکانی خوێندن با بڵێن لێستا لە شاری سلێمانیا دەست پێ کردەوە دوجار لە شارەکانی تری کوردستانیش بەڕێوە دەچێت ئەم پرۆژەیە بە سپۆنسەری کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت و لە هەمان کاتیشا سەرپەرشتیاری ئەم ئیشە کاک بەختیار سەعیدمان لەگەڵا بێت و دوجاریش با بڵێن یەکێک لە بەشداروانی کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت و مامۆستایان و خوێندکارانی ئەم پرۆژەیە کە لەم پرۆژەیە بەشدارن وەریان ئەگرین بێگومان ئەم پرۆژەیە هەوڵێکی باشە بۆ بە کلتورکردنی خوێندنەوە و زیاتر ناساندنی با بڵێن سەرچاو بوارەکانی تری ژیان کە بتوان خوێندکاران سوودی یەکجار باشی لێوەرگرن بەدەر لەو منهەجەی کە بۆیان دانرا من بۆ زانیاری زیاتری ساچمە لای کاک بەختیار سەعید بەڕێی زانک و سەرپەرشتیای پرۆژەکە لەگەڵ مابێ کاک بەختیار بێتە لای من سڵاو لێت و بانیت باش بانیتان باش زۆر سپاس زۆر سپاس بۆ تۆ سەرتا بۆمان باس بکەی پرۆژەی دابشکردنی 100,000 کتێب بەسەر ناوەندەکانی خوێندنان لە ئێستاشە کە ئەبینین با بڵێن زیاتر قۆناغی ئامادەیی لە نێو خوێندنگاکانە با بڵێن وانە ئەڵێنەوە زیاتر لە نێو بوارەکان یاخو لە خوێندنان پێمان بڵێ ئەم پرۆژەی بیرۆکەکەی چی بوو ئامانجی ئێوە چی بوو لەم پرۆژەیە دیارە کۆمەڵگەی پەروەردەی مەرگرێت تەنها بڵێن کۆمەڵگەیەکی پەروەردەکردنی زانستی نییە کە بڵێن خوێندکار پەروەردە بکە بەڵکو لە بوارە جیاوازەکانی کلتوری و هونەریە کاری کردووە مژێکێکە لەو بیرۆکانی چۆن بتوانین ئاستی زانیاری لە ناو خوێندنگاکانە بۆ خوێندکاران زیاتر بکەن لە دەرەوەی ئەو منهەجە باڵێن ئوسوڵەی کە بۆیان دانراوە بیرۆکەکە کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت بە سپۆنسەری بەڕێز دکتۆر تاها ڕەسوڵ بەڕێوەچێت لە ئێستا 100,000 کتێب دابین کراوە کتێبخانەش بۆ زۆربەی بەشێک لەو خوێندنگایانەی هەم ناو شاری سلێمانی و هەم شار و شارۆچکەکانیش بنیادنراوە مەبەستیە ئەوەیە چۆن بتوانین خوێندکارێک لە دەرەوەی منهەج مێژووی هونەری خۆی بزانێ ئەدەبەی خۆی بزانێ ئاشنا بێت بە مێژوە سیاسیەکان و گۆڕانکاریەکانی لە وڵات و نیشتیمانەکە دروست بووە چۆن ئاشنایان بکەین بە کلتورە جیاوازەکان ئاینە جیاوازەکان واتە هەموو ئەوەی کە هێزێکی زانیاری ئەبەخشێ بە تۆ چۆن ئێمە بۆیان فراهەم بکەین ئێمە بێمان لەوە کردوانێکە ئەم پرۆژە ئەتوانێت ئەم خەونە بۆ ئێمە و بۆ خوێندکارانیش بێنێتە دی بەدڵ خۆشەوە ئەمڕۆ یەکەمین باڵێن خوێندنگای یەکێتیەکە یەکێک لەو خوێندنگایانەی کە بە شانازی و مێژوویەکی زۆر جوان و باشی هەیە لێوە دەستمان بە پرۆژەکە کردووە ئەمڕۆ یەکەم ڕۆژی پرۆژەکەمانە کاک بەختیار باس لەوە بکەین کە ئێستا ئەگەر هاوکارم وێنەکان بگوازێتەوە لە پشتمەوە با بڵێن ڕفێکی تایبەت وەکو شوێنێکی کتێبخانە بۆ کتێبەکان دیاری کراوە ئێوە ئەو 100,000 کتێبەتان هێناوەتە ئێرە بۆ ئەوەی کە خوێندکاران زیاتر سوودمەند بن لەو بارانی کە باست کرد بواری باڵێ مێژووی هونەری ئەدەبی زانستی پەروەردەیی بەدەر لە منهەجەکەی خوان بۆی بتوان زیاتر بانکی زانیاریەکانیان بەهێز بکەن چۆن بیرتان کردوتەوە بۆ هەر با بڵێن خوێندنگەیەک کتێبخانەیەکی تایبەت لەگەڵ ئەو کتێبانی بۆی دەستنیشان کراوە بۆی دابنێن یعنی ئەمە بیرۆکەکە چۆنە دیارە بەپێی ئەو قۆناغی خوێندنە تۆ کتێبیان بۆ دیارێکە چونکە تۆ بۆ قۆناغێکی سەرەتایی ناتوانانی بەڕاستی کتێبێکی فەلسەفەی بۆ دابنیت واتە هەر قۆناغێک بەپێی ئەوەی کە پێویستی پێێتی تۆ کتێبی بۆ دابینەکەی هەر خوێندنگایەک یەک کتێبخانەی بڵێن مەتر بە 2 مەترە لەگەڵ 100 کتێب لە بوارە جیاوازەکانە بۆیان دابینەکەی دوجار ئەوەیە تۆ بێ کتێبێک بەریتە ناو ئەو خوێندنگای یاخود ئەو قۆناغ خوێندنەکە ئیستیعابی ئەوان بکات ئێستا ئەو کتێبانەی کە ئەمڕۆ هاتوۆتە ئێرە بە دڵخۆشیەوانێ بواری هونەری تایە ئەدەبە پەروەردەی تایە مێژووی تایە هەموو ئەوان ئەو بوارانن کە لە ئێستا خوێندکارە ئەتوانێت سوودی دەوەرگرێت بۆ بەرفراوانکردنی زانیاری خۆی لامان کاتە بۆ گەورەکردنی ئەو زانیارانی کە لە منهەجە بە شێوەیەکی با بڵێن لەوانەیە کەمتر باسکرا بێ لێرە بە شێوەیەکی شمولی و بەرفراوانتر باسکراوە کاک بەختیار بەڕێستان بە حکمەوەی کە ئەزمونێکی باشتان هەیە لە بواری هونەری شێوەکاریە باسم بۆ بکەی ئەو کتێبانی کە ئێوە دەستنیشانتان کردەوە بۆ ناوەندەکانی خوێندن لەکێوە هێناوتانە کتێبەکان لەکێوە سەرچاوی گرتووە تا چەندە هەماهەنگی ئەو شوێنی کە ئێوە ئەتوانن پەیوەندیان لەگەڵا بکەن بۆی کتێبەکان بێنن بۆ ناو خوێندنگاکان ئەمە لەکێوە یانە زیاتر دیارە کۆی چاپکراوەکان چاپکراوی دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفانە ئەو دەستگایەکە بڵێن لە شاری سلێمانی و هەرێمی کوردستان شامێژوویەکی زۆر تایبەتی هەیە ئەم دەستگای جارێکە هەر بە سپۆنسەری بڵێن دکتۆر تاها ڕەسوڵ کارەکانی جێبەجێ کرێت بە کۆواتە پرۆژەیەکی هەماهەنگی هەم با بڵێن کۆمەڵگەی پەروەردەی مارگرێتە هەم دەستگای جەمال عیرفانە هەموو موشمان وەکو تیمێک کارەکەن بۆی ئەم پرۆژەیە ڕۆژ بە ڕۆژ گەشە کرد و گەورەتر ببێت باشە دوپرسیار لە بەڕێز دەکەم ئەوەی جێی دڵخۆشیە
با بڵێن بۆ بینەرانی ئازیزی ڕۆژێکی نوێژ باسی بکەین ئێوە ئەو خوێندنگایانی کە دەستنیشانتان کردو ئەگەر هاتووە خوێندنگەیەک با بڵێن ناوی شاعیرێک یاخود کەسایەتێکی با بڵێن بە ناوی ئەو کەسایەتیە شاعیرەوە بوو قەتعی خوێندنگاکە ئێوە پۆرتریتی ئەو شاعیرە یاخود ئەو کەسایەتیە پێشکەشی خوێندنگاکەکەن ئەمە چۆن بیرتان کردەوە کارە بکەن دیارە جارێکە هەر بەخشینەوەی زانیاریە سە بڵێن لەوانە هەرێک لەو خوێندکارانی کە لەم خوێندنگایە بۆ نمونە ئەزانن گۆران شاعیرێکە لەوانەیە بەشێک لە شعرەکانشان لەبەر بێ بەڵام لەوانەیە پێکاتەی ڕووکاری گۆران نەزانن بەڵام کاتە تۆ پۆرترێتێکی گۆرانە بێتە ناو مەکتەبەکە و هەڵێواسیت هەم شانازیەکە جاری کە ناوی گۆران هێنیتەوە لە ڕووی ناو شکڵی شەوانە بە ناو خوێندنگاکان هەر کاتێ ئەم خوێندکارانە کە باز لە گۆران بکەن ئەو شێوەیەتەوە بەرچاویان ئەمە ئەو بەخشینەیە کە تۆ پێویستە زانیاریەکان تەنها نووسین نەبێ بەڵکو وێنەشی لەگەڵا بێت ئەمانە جارێکە هەر بەشێکی پرۆژەکەمانەکە هەموو ئەو خوێندنگانی کە ئێمە بچینە نایەوە گەر بە ناوی شاعیرەکانەوە بێت ئێمە یەک پۆرترێتی 50 بە 70 سانتیم پێشکەشی خوێندنگەکەکەین کاک بەختیار بەڕێستانە و سەرپەرشتیاری پرۆژەکە کە ئەمڕۆ یەکەم دەستپێکی پرۆژەکەیە لە نێو ئامادەی یەکێتی کچانەوە دەستان پێ کردو کۆمنتی تۆ پرامی تۆ چێکە من پرسیارەکەم بیرچوو بێ ئەتوانی و سەرپەرشتیاری پرۆژەکە ئاماژی پێ بکەیت پرۆژەکە پرۆژێکی زۆر جوانە هیوادارم بە هەمومانە هەوڵ بێن بانکی زانیاری هەمومان گەشە بکە بەتاوێت لە خوێندکاران چکە و خوێندکاران ئێستا لەم خوێندنگاکانی کەش ئەوانن جارێککە لە داهاتوە وڵاتە بن بەڕێوە با بە هەمومان هەوڵ بین پەروەردەیەکی زۆر شیاویان پێ ببەخشین بۆی لە داهاتوە کەسایەتێکی شیا و وڵاتێکی شیاویش بۆ ئێمە دابین بکەن کەواتە هەمومان پێکەوە وەکو زنجیرەیەک وین بەیەکەوە بەسراوینەتەوە گەرێکیان بچڕێت کۆتایی بەوانی کە دەبا هەمومان دەست لە ناو دەستکەین وڵات و شار و نیشتیمانی خۆمان دەوڵەمەندکەین لە هەموو ئەوشتانی کە پێویستی پێێتی کاک بەختیارگیان زۆر زۆر سپاس بۆ ماندوبوونە دەستەکانە خۆت بەڵێوەکو کاک بەختیار سعید ئاماژەی بۆ کرد کە با بڵێن ئەمڕۆ یەکەم دەستپێکی پرۆژەکەیە لە ناو با بڵێن ئامادەی یەکێتی کچانە کە وەکوی کە لە پشتمەوە ئەیبینن ئەم ڕەفەی کە دانراوە کۆمەڵەیەک بواری زۆر جیاواز لەو کتێبانی کە دانراوە بواری هونەری ئەدەبی پەروەردەی زانستی کە ئەمە بانکێکی تری زانیاری بە خوێندکاران ئەبەخشێت و ئەکات سەرچاوی زیاتری زانیاریەکانیان لەم کتێبانەوە دەستنیشانکەن بەدەر لەو مەنهەجی کە لە ناو خوێندنە بۆیاندانرێ بووی با بڵێن خوێندکارانیش تووشی مەلەل نەبن یاخود بتوانن زیاتر زانیاریەکانیان لە ڕێگەی ئەم بوارانەوە ئەگەر توێژینەوەیکیان کرد ئەگەر ویستیان با بڵێن چەند ساتێک دەرونیان ئارام بکەنەوە مێژووی کەسایەتیەکان وەرگرن وەکو کاک بەختیار ئاماژەی پێکرد یاخود لەسەر مێژووی شاری سلێمانی لەسەر مێژووی شاعیران یاخود لە بواری پەروەردەی ئەتوانن زۆر بواری تریش ئەتوانن زانیاریەکانیان زیاتر بەهێز بکەن کە کاک بەختیار سعید دیشێکی کە لەو کەسانی کە بەردەوام با بڵێن پشتگیری ئەم جۆرە پرۆژانەکە دەستخۆشی لێکین جارێکی تر بە ئومیدی کاری زیاتر ئێستا من خات و هاوناز ڕەزام لەگەڵایە بەڕێزانوک و بەڕێوبەری باچەی کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت بابزانین ئەوان تا چەندە هەماهەنگ و هاوکارێکی گرنگی ئەم پرۆژێ بوون کە بەڕێزان سپۆنسەری سەرەکی پرۆژەکان خات و هاوناز بێتە لای من سلااو لێبێتم کاتت باش بەیانیتان باش سڵاوتان لێبێت و بەیانی بینەرانی ڕۆژێکی نەباش زۆر زۆر سپاس بۆتەوە خەت و هاوناز با سەرەتالەوە دەست پێ بکەین بەڕێستان کار و چالاکیتان زۆرە وەکو کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت لە درێژی ئەو زنجیرە چالاکیانە ئێستا ئەم چالاکی یاخود ئەم پرۆژەیە کە با بڵێن زیاتر وەکو پرۆژە نایبێنین چۆن ویستان سپۆنسەری سەرەکی ئەم پرۆژەیە بگرنە ئەستەوە بیر لەوە بکەنەوە زیاتر خوێندکاران سوودمن بن لەو بوارانەی کە لەبەردەستیانە نییە بتوانن ئەوانش زیاتر زانیاری وەرگرن لە بوارەکانە و خوێنەرێکی باش بن لە کۆمەڵگەکان ڕاستە ئەمڕۆکە 28 نیسانە و پرۆژەکە یاخود لە درێژەی کار و چالاکیەکانماندا کە کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت بە هاوکاری دامەزراوەی کەریمی عەلەکە ئامانجمان لە پرۆسەکە یاخود لە پرۆژەکە با بڵین تاکێکی ڕۆشنفکر و ڕزکاو لە نێو کۆمەڵگەکەیدا و وەکو خۆشت پرسیارەکەت کرد فێرخواز کاتێک بەر ئەو پرۆگرامەی خوێندن دەکەوێت جگە لەو پرۆگرامە دەمانوێت بەر کتێبی دەرەکی بکەوێت تاوەکو بتوانین تاکێکی ڕزکاو لە نێو کۆمەڵگەکەدا بەرهەم بهێنین خەت و هاوناز باسم بۆ بکە ئێوە ئەتانەوێ با بڵێن وەکو کاک بەختیاریش پێشتر ئاماژەی پێکرد کە ئێستا لە با بڵێن قۆناغی ئامادەیەوە دەستی پێکردەوە قۆناغەکانی تر
هەمان ئەو بوارانە ئەگرێتەوە کە ئێوە ئێستا لە قۆناغی ئامادەیە کتێبەکانتان بۆ دەستنیشان کردوون یاخود ئەتانەیە چی بکەن و چۆن خزمەت بگەێنن بە بواری خوێندن لە نێو خوێندنگاکانە هەروەکو کاک بەختیار ئاماژەی پێدا دەکەێتەوە سەر ئەو جۆری کتێبەکان دەبێت ئێمە بزانین چی کتێبێک بۆ چی قۆناغێک گونجاوە ئەکی جگە لەم پرۆژەی ئێمە هەمیشە پرۆژەی ترمان هەبووە کە وەرکشۆپ و سیمینارە دەچینە نێو خوێندنگاکانەوە ئەکیت پرۆژەی ترمانە بێت و هەر دیسان کە پێشتر ئاماژەم پێەیە ئامانجمان تاکێکە کە لە نێو کۆمەڵگەکەیدا بتوانێت لە داهاتوودا خزمەت بە کۆمەڵگەکەی بکات. خاتو هاوناز با پرسەری ئەوە بکەین لە ئێستای بۆ نونە ئێوە ئەمڕۆ لە دەستپێکی ئەم پرۆژە ویستم بە ئاماژەیەکیش بۆ بکەین کە ئێستا با بڵێن ئەمە کتێبخانە نییە بەڵام با بڵێن شوێنێکە کە ئەمە جێگەی بەڕێوبەری ئەم خوێندنگەیە یاخود ئامادەیەکێتی کچانە ئەماژە بۆ بکەین کە جارێ بە موقت ڕفەی کتێبەکانمان داناوە لێرە یاخود کتێبخانەکەمان لێرە داناوە بەڵام دوجار ئەم کتێبخانەی نێو ئەم خوێندنگەیە ئامادەیەکێتی کچان لە نۆژەنکردنەوەیە دوجار ئەو ڕەفانەی کە با بڵێن کتێبەکانی تیادانراوە لەگەڵ کتێبەکانە ئەبرێتە شوێنی کتێبخانەکە و هاوتای ئەو کتێبانی کە لە نێو خوێندنگاکە با بڵێن تێڵکێش ئەکرێت تاوکو زیاتر خوێندکاران سوودمەند بن بۆیە ئێستا ئێرە ئەم جێگەیە با بڵێن کتێبخانە نییە ئێوە بۆ هەر خوێندنگەیەک کتێبخانەی تایبەت ئەبن یاخود ئەگەر پێویستی کرد کتێبخانە ئەبن لەگەڵ کتێبەکانە ئەمە چۆنە بۆم باسکە ئەو لێت دراوە بۆ خوێندنگایانی کە سەرەتا کتێبخانەیان نییە بۆ هەر خوێندنگەیشکیش کتێبخانەیەک و هەروەها 100 کتێب ئامادە کراوە هەروەکو وتم ئەو لێ دراوە بۆ خوێندنگایانی کە سەرەتا کتێبخانەیان نییە و بۆی بتوانن فێرخوازان سوودی لێ ببنەوە کەواتە مرجێ با بڵێن هەموو خوێندنگاکان ڕفەی تایبەت یاخود کتێبخانی تایبەتیان بۆ دابنرێت ئەوەی کە پێویستی کرد ئەنجا کتێبخانێکی بۆ دانرێت و زەیدەن ئەو کتێبانەی کە لە ئێستاە بەردەستا باشە ئێوە بەنیازن با بڵێن لە پرۆژەکانی داهاتووتانە کەیتر بەسەر بکەنەوە بەم باسکی شارەکانی تری کوردستان لە کێوە دەست پێکەن تاوەکو ئەم پرۆژەی زیاتر فراوانکەن ئەمڕۆ یەکەم ڕۆژی پرۆژەکەیە ئێمە هەڵدەدەین بەرداوامی بدەین بە پرۆژەکە دواتر دەچینە نێو خوێندنگەکانی تری ناو شاری سلێمانی و هەروەها دەرەوەی سلێمانیش بە هیوان بتوانین سوودێک بگەینین زۆر سپاس خاتو هاونازگیان سپاسانەکەین ماندوو بوون لەگەڵمانە دەستان خۆش بێت بەڵێوەکو ئەم خاتونە بەڕێزیان لە کۆمەڵگەی پەروەردەی مارگرێتەوە کە لەگەڵمانە بوو بە شوازێکی ڕاستەوخۆ ئاماژەی بۆ کرد کە پرۆژەکە گەورەتر و فراوانترە بێ بۆ شارەکانی تری کوردستان تاوەکو بتوانێت زیاتر سرجەم شارەکان یاخود سرجەم ئەو خوێندنگانی کە لە شارەکانی هەرێمی کوردستانە هەیە سلێمانی هەولێر کەرکووک دهۆک قەزا و ناحیەکانیش کە ئەمە ئەگرێتەوە ئەم پرۆژە بەردەوامی هەبێت ڕاست ئێستا با بڵێن 100 کتێب لێرە دانرا لە نێو ئەم کتێبخانەیە بەڵام ئەمە دوجار ئەبێتە زیندوێتیەک بۆ نێو خوێندنگاکان زیاتر وایکات خوێندکاران سوودمەند بن لە تەواوی بوارەکان وەکو پێشتریش ئاماژەم پێکرد کە بتوانن خوێندکاران زیاتر سوود وەرگرن لەبەرەوەی ئەمە یەکەم پرۆژەیەکە لە کوردستانە دەست پێ ئەکات هیواخوازین کەسانی تریش بێنە نێو پرۆژەکە با بڵێن هاوکارێکی تاوی وەکو کاک بەختیار سعید یاخود کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت بن تاوەکو زیاتر هەمووان بتوانین ئاستی خوێندن و بە کلتورکردنی خوێندنەوە لە کوردستانە زیاتر بکەین جا من ئێستا بەڕێوەبەری ئەم خوێندنگەم لەگەڵەیە بەڕێز میدیا مۆفق بەڕێزانوەکو بەڕێوەبەری ئامادەی یەکێتی کچان خات و میدیا سلااو لێبێت فەرمو بێتە لای من زۆر سپاس زۆر سپاس سلااوتان لێبێ بەیانیتان باش لەسەر ئەم بالۆ دەست پێ بکەین لەسەر ئەم پرۆژەیە پەیامی تۆ کۆمنتی تۆ چییە؟ طبعا سرەتا بە خێراتنی جەنابیانەکەم دەستخۆشیان لێکەم بۆ ئەو کارە جوانیان کە پێی هەستاون کە ئەمڕۆ وەکو دەستپێکی ئەم پرۆژە جوانیان کۆمەڵگەی مارگرێتی پەروەردەی مارگرێت کە هەستاون بەم پرۆژە جوانیان بە بەخشینی 100 کتێب لەگەڵ کتێبخانەیەک بە ئامادەیەکەمان و هەڵبژاردننی ئامادەیەکەمان وەکو یەکەم خوێندنگە بۆ دەستپێکی پرۆژەکەیان و هەروەها جێگی باسە من ئەبێرێرەوە سوپاسی کاک بەختیار بکەم کە ئەم ئامادەی ئێمە هەڵبژاردووە وەکو ئەتوانم بڵێم وەکو هاوناسخان فەرمووی کە ئەولەویەتیان ناوە بۆ خوێندنگانی کە جارێ هەژارن لە کتێبخانەکەیانەوە ئێمەش بێگومان ئەتوانم بڵێم یەکێکی لەو ئامادەیانی کە لە بواری کتێب و کتێبخانەکەمانە ئەو با بڵێن لەو لە ئاستێکی وا پێشەوەیانی بەڵکو هەژارین تەنانەت ئێستا کتێبخانەکەمان وەکو جەنابتان فەرمووتان کە لێرە دانراوە لە ژووری
بەڕێوەبەرایە نەمان کردوێتە با بڵێن ئەم با بڵێن لە ژووری کتێبخانە دامانە ناوە چونکم کتێبخانەکەمان لە نۆژەنکردنەوەیە و لە ئەولەویەتمانایە کە کتێبخانەیەکی گونجا و شایستە بۆ خوێندکارانمان دابین بکەین و ئینشاءالله هەر کە ئەوەشمان دابین کرد و جەنابتان هەر بانگەشت دەکەین و لەگەڵ کاک بەختیارە کە کتێبخانەکەمان بۆ کردنەوەی افتتاحی کتێبخانەکەمان من ئەوەیان لێرەوە بە جەنابتان ڕائەگەیەنم. سپانە خۆش بێ ئینشاءالله. خاتو میدیا بالەوە دەست پێ بکەین پرسیاری دووەمم ئاراسی بەڕێز دەکەم لە ناوەندەکانی خوێندنە پێشتر ئەم پرۆژەیە ڕاستە لێرە و لەوێ ڕەنگە چەند کەسێک وەکو خۆبەخشانە ڕەنگە کتێبیان هێنابێت بۆ خوێندنگاکان بەڵام وەکو پرۆژە و بە شێوازێکی ڕسمی کە خوێندنگاکان بەسەر ئەکرێتەوە لەلایەن با بڵێن ئەم چەند کەسەوە کە توانیویانە بانکی زانیاری خوێندکاران بەهێز بکەن. پێ دوایە خوێندکار ئەتوانێت زیاتر گرنگی با بە خوێندن با بڵێن خۆشەویستی بۆ خوێندنەوە هەبێت یعنی ئەمە تا چەندە کاریگەری لەسەر وانەکانی خوێندنیش دادار دروست دەکات. بێگومان طبعا خوێندکار لە ئەولەویەتی یەکەم جاکە خوێندنگە با بڵێن لە ئەولەویەتی با بڵێن بابەتەکانیەتی بەڵام لەگەڵ ئەوەشا بۆ زیاتر پتەوکردنی بانکی زانیاری لە ڕێی ئەو کتێبانەی کە بەدەر لە کتێبی با بڵێن منهەجەکەیەتی کە بۆی دابین کراوە ئەوە خوێندکار زۆر سوودی لێ ئەبینێ بۆ بەرزکردنەوەی ئاستی با بڵێن ڕۆشنبیری و زانیاری خوێندکار وەکو جەنابیشت فەرموود کە پێشتر ئەم پرۆژەیە هەبوو لە نێوان خوێندنگاکانە کە کتێبیان هەبوو زیادە بووە یاخود بەخشیویانە لە ناوخۆیانە بە یەکتری بەڵام وەکو پرۆژەیەکی ئاوا کە هەبوو بێت بەم شێوەیە من بەنسبەت خۆمەوانێ ئەوەنی کە تا ئێستا بۆ 22 ساڵ ئەبێت لە خزمەتام پرۆژێکی ئاوام نەبینیوە من دەستخۆشیان لە یەکەم سوپاسیانەکەم بۆ ئەو هەڵوێستیان. بۆ هیوان کاری باشتریش بکەن. خاتو میدیا با پرسیارێکی تریشت لێ بکەم ئێوە ئەتانەوێت کە بۆ نونە ئێستا با بڵێن قۆناغی ئامادەی لە پرۆسی خوێندنان ئەگەر هاتوو با بڵێن ناوەندەکانی تری خوێندنیش قۆناغەکانی تریش دەستیان پێ کردەوە ئێوە ئەکرێت لە پاڵ ئەو منهەجەی کە بۆ خوێندکاران دانراوە وانەیەکی تایبەت هەبێت مامۆستاکان مامۆستا بەڕێزەکان بتوانن ئەم کتێبانەی کە با بڵێن دانراوە لە بوارە جیاجیەکانە بتوانن مامۆستاکان زیاتر زانیاری ببەخشن بە خوێندکاران کە بڵێن ئەم شاعیرە ئەوەندە خزمەتی گەیاندووە بە کۆمەڵگەی کوردی یاخود کەسایەتیەکان یاخود هەمانە لە بواری پەروەردەیی و هونەری کە ڕەنگە خوێندکار لێرە و لەوێ ناڵێم هەموو خوێندکاران بەڵام لێرە و لێ ڕەنگە زۆرێک لە خوێندکاران زانیاری ئەو تویان نەبێت تا چەندە گرنگە وانەیەکی تایبەت بەم بوارە دەستنیشان بکرێت ئەگەر بۆ نوێ کاتەکەشی کەم بێت بەڵام خوێندکار زیاتر زانیاری وەرگرێت لەسەر ئەو بوارە. ئەوە پێشنیارێکی بەجێیە بەڵام ساڵان هەبوو پێشتر نەک با بڵێن بابەتێکی تایبەت یاخود وانەیەکی تایبەت بۆ کتێبخانە هەبێت و بەڵام ساڵان لە بەرەوەی دەوام هەموو ڕۆژێک بوو خوێندکار هەموو ڕۆژێک ئاهاتەوە ناوەندەکانی خوێندن ئیجباری بوو بۆ مامۆستاکانی لغە کوردی عەرەبی ئینگلیزی ئەبوایە ڕۆژێک کتێبخانەیان هەبوایە لە هەفتەکەیە و هەروەها مامۆستاکانی تریش مەسەلەن بۆ نمونە مامۆستای فەلسەفە مێژوو و جوگرافیا کە با بڵێن بیدایەتی دەوامیان دوای ئەوە لە دوایە کە بڕێک لە منهەج ئەخوێنرا ئەوانیش بە هەمان شێوە خوێندکارانیان ئەبردا کتێبخانە و لەسەر ئەو بابەتانە بۆ نمونە داوای راپۆرتیان لێ بکردایە یاخود جاران با بڵێن شێوازی وەکو نەشرە هەبوو تەلەڤە درستی ئەکرد لە ڕێی سوودیان ئەوە تەوان بیدایەت پەنایان بۆ کتێبخانەی خوێندنگەکەیانە برد ئەگەر ئەنجا دواتر پەنایان بۆ با بڵێن کتێبخانەی دەرەوە ئەبرد و ئەمە باسی من پێشکەوتنی با بڵێن تەکنەلۆژیا ئەەکەم کە ئێستا ئەتوانیت لە ڕێی تەنها با بڵێن تەکنەلۆژیاوە ئەتوانی هەچ کتێبێ بتەوێت بێتە بەردەست و زانیاری لێوەربگری بەڵام ئەمە وەکو ئەوە نییە کە تۆ کتێبێت بە زیونەتی لە بەردەستا بێت و ئەو زانیاری ئەتەوێت پێت ببەخشیە. بەئومێدی ئەوەی کە ئێوە بەڕێستان وەکو بەڕێوەبەری با بڵێن ئامادەیەکی تێکچان و سەرجەم بەڕێوەبەرەکانی خوێندنگاکانی تریش هاوکارێکی گرنگی خوێندکاران بن کە بتوانن لە نێو ماڵەکانیشانە چاو لەم پرۆژانە بکەن کتێبخانەی بچووکیان. بێگومان من یەکێکم لەوانی کە خۆم لەبەر ئەوەی یعنی زۆرم پێخۆشە کە کتێب خوێندنەوە یعنی واش هانی خوێندکارانم ئەیان بەڵام بڵێم ئەم ساڵ کردومە نەخێر لەبەر ئەوەی جەنابتان ئەزانن کە بابەتەکان خۆی خوێندکار
زۆر بەکەم هاتوۆتە ناوەندەکانی خوێندنەوانی و نەماتوانێت ئەو چالاکی جێبەجێکین بە هیوای ئەوەی تەندروستی و با بڵین تێپەڕانی ئەم دۆخەنە لەبارەی تەندروستی بتوانین لە دواتر ئەو چالاکیانی کە هەمانە لە بواری کتێبە بەجێ بکەین بژیت. سپاس بۆ تۆ خاتو میدیا، سپاس بۆ ڕوونکردنەوەکانت دەستەکانە خۆش، زۆر سپاس. خاتو میدیا ڕوونکردنەوەیەکی زۆر باشیە لەسەر تەواوی ئەو پرۆژانی کە ئێستا لە نێو با بڵین خوێندنگەکانە بەردەسە. دوا کۆمنتی خۆم لەگەڵ خوێندکارێکا وەرئەگرە با بیر بۆچوونی ئەیژۆگرین بابزانین تا چەند ئەم هەنگاوە یاخود ئەم پرۆژەیە لەلایەن خوێندکارانەوە بە هەند وەرئەگیرە. وەرە لای من هاوڕێگیان، سڵاو لەوێت باشیگیان، ئەتوانی بچی یەک کتێبم بۆ بێنی ئەو بواری کە خۆت حەزلێتی بیشێنی بۆ بەردەم کامێرە بزانم کامەت حەزلەیە. باشە بازام هەروە ئێکسەر ئاوەش هەڵەگر کتێبەکە چ بوارێکە؟ بواری سۆسیالیستی معریفە کامێرە زووی کامێرە سۆسیالیست. ئێمە یەکسەرەتا وەکو ئامادەیەکێتی کچان زۆر سپاسی کۆمەڵگەی پەروەردەیی مانگرێتەکەین کە بۆ هێنانی ئەم پەرتوکانە بەجددی سوودبەخش و زۆر باشە کە سوود بە خوێندکاران نەگەێن. ئەتوانین بڵین کە ئەم پەرتوکانە لە ئەم پەرتوکانە لە ئەتوانین بڵین کە شوهای ناو خوێندنگا بابەتەکانی ناخوێندنگە دوورمان نەخاتۆ کە ئەم پەرتوکانە لە بەتی سیاسی بێ ئابووری بێ کۆمەڵاتی فەلسەفی یاخود هونەری بێ کە سوودێک بە ئێمە ئەگەێنێت ئێمە ئەتوانین لە داهاتوو تا سوود بەناو کۆمەڵگا بگەێنین. زۆر باشە. تۆ چ بوارێکە زیاتر حەزلەیە زیاتر خوێنەوەی لەسەر سیاسی؟ بەڵێ زۆر باشە. دەستەکانە خۆش بێ بە ئومێدی ئەوەی کە بشتوانی لە نێو ماڵەکەتە کتێبخانەیەکی بچووک یاخود چەند کتێبێکت هەبێ بۆی زیاتر بانکی زانیاریەکانت لە پاڵ ئەو منهەجەی کە هەتا زیاتر وەری بگرێت. سپاس دەست خۆش بێ دەستیۆش خۆش بێ. زۆر سپاس بۆ تۆ دەستەکانە خۆش هاوڕێگیان. بەڵە خۆشەویستان وەکو میوانەکانم ئاماژەیان پێ کرد کە بەڕێوچوونی ئەم پرۆژەیە لە یەکەم هەنگاو لە یەکەم دەستپێکە واکات زیاتر خوێندکاران بە گڕوتینێکی زیاترەوە زانیاریەکانیان لە بواری خوێندنەوە دەوڵەمەند بکەن، زیاتر بتوان سەرچاوی تر وەربگرن بۆی ئەوەندە تووشی مەلەل نەبن. خوێندن لە دوای خوێندن ئەگەر بکرێ ئەم بوارانش بخوێنەوە ئەگەر نەچنە کتێبخانەکانیش بەڵام لە ناو کتێبخانەی خوێندنگاکەیانە زیاتر واکات زانیاریێکی پراپڕیان هەبێت و کادرێکی باشیان لێ دروست بکرێت.